بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشن دو مهربان إذا جاء نصر الله والفتح كاتێک یارمەتی و کۆمەشی خدا دێت شاری مەککە ڕزگار دەکرێت و دەرگای ئازادی واڵا دەکرێت ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا خەڵکیشت بینی پۆل پۆل دەچنە ڕیزی ئاینی خداوە فسبح بحمد ربك واستغفره إنه كان توابا ئەوسا ئیتر تۆ سپاس و ستایشی پەروەردگارت بکە و داوای لێخۆشبوونی لێ بکە چونکە بەڕاستی خدا زۆر چاوپۆشی دەکات و تەوبە وەرگرە ومێدە لە ئایندەیەکی نزیکدا خدای باڵادەست سەرکەوتنێک ببەخشێت ئەو کاتە ئیمانداران هەز دەکەن کە ئەم سوورەتە تازە دابەزیوە